وەک ئەزانین ئەمڕۆ کە ئەکاتە 21 نۆ یەکەم ڕۆژی پاییزە، یەکەم ڕۆژی گەڵارێزانە، بۆیە کورسات وەک هەمیشە بەردەوامە لە چالاکیەکانی خۆی و ئەمڕۆ لە سەرچناری شاری سلێمانی کۆنسێرتێکی گەورەی بۆ چەندین هونەرمەند و گۆرانی بێژی دەنگخۆش ئامادە کردووە کە بینەران و هەر کەسێک کە بێوێت بەشدار بێت لە نێو کۆنسێرتەکەیە ئەتوانێت بڕوات و لەوێ هەم گوێگری چەندین بەرهەمی جوانی ئەو هونەرمەندانە بێت و لە هەمان کاتیشا لە کەشێکی خۆشی سەرچنارە کاتەکانی خۆیان بەسەربەرن چەندین گۆرانی بێژی جیاواز بە یارمەتی گروپی میوزیکیەکی لێهاتوو بەتوانە لەگەڵ ئێوەدا ئامادەن کە تاوکو ئێساش کۆنسێرتەکە بەردەوامی هەیە و ئەو هونەرمەندانش کە بەشدارن لە نێو ئەو کۆنسێرتەیە هەرێک لە هونەرمەندان لوقمان سەلیم، حەمید عوسمان، هەردی عوسمان عەلی، هونەر حەمەجەزا، سیڤان عەباس و هەروەها خانمە گۆرانی بێژ غەزەل مستەفا و گۆرانی بێژ سەنگەر کەمالن. ئێستا هاوکارمان سۆنیا بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە نێو کۆنسێرتەکە و لە سەرچنارەوە لەگەڵ ئێمەدایە. سۆنیا ئێوارەت باش بێ، پێم بڵێ لە لای تۆ چی ئەگوزارێکەشی کۆنسێرتەکە چۆنە؟ سڵاو لێ بێ سۆنیا. ساوێن پەیوەند سڵاوتان لێ بێ و ئەمەوێت سڵاوێکی پاییزانە بکەم لە یەکەم ڕۆژی پاییزەوە لە هاوینە هەواری سەرچنار کە ئەمڕۆ لەگەڵ دەستپێکی یەکەم ڕۆژی پاییزە کورسات دەستگای میدیایی کورسات کۆنسێرتێکی گەورەی بۆ ژمارەیەکی زۆر لە هونەرمەندان ساز کرد. لێرە گەرموگوڕێکی زۆر ئەویندرێت، ژمارەی زۆر لە خێزانەکان لە هاوڕەکان هاتوونەتە هاوینە هەواری سەرچنار و لێرە کەشەکەی گەر زۆر گەرم و گوڕام خەڵکی خێزانەکان زۆر بە دڵخۆشیەوە هاتوون و ڕویان کردوتە سەرچنار و لێرە کاتێکی خۆش بەسەرەبەن و لە ئێستاشا هونەرمەند هونەری حەمەجەزا گۆرانەکانی پێشکەش بە ئامادەبووانە کات و کەشێکی زۆر خۆشەیە لە هاوینە هەواری سەرچنار. من ئێستەیەکی لەو هونەرمەندانم لەگەڵا کە کەمێک بەر لە ئێستا لەسەر ستیج ژمارەیەک لە تایبەتترین گۆرانەکانی پێشکەشی ئامادەبووان کرد ئەویش بەڕێز هونەرمەند لوقمان سەلیم. ئەگەر فەرمووین کاک لوقمان سڵاو لێ بێ باشی؟ سڵاوێکی گەرم ئەم خانەتان باش. پێم بڵێ سەرچنار چی یادگاریەکی بیری تۆ خستەوە؟ سەیرانگای سەرچنار هەمومان کە یەکێ لە سەیرانگە جوانەکانی شاری سلێمانیە و خۆشبەختانە لە نێک 2 ساڵی ڕابردووە بەڕووی خەڵکا کراوەتەوە بە تایبەتی بەڕووی خێزانەکانی سلێمانیا کراوەتەوە. پێشتر تۆزێک ساریەکە بوو بە عام خێزانەکان ڕویان تێ نەیەکرد بەڕاستی، بەڵام بە هۆی کۆمەڵێ لە دڵسۆزانی شار ئێستا ئەتوانی بڵێت سەرچنار کەشێکی ئارام، کەشێکی خۆش و لێرە و لەوێ ئەیبینی مەسەڵەن خێزانەکان بەو پەڕی خۆشحاڵیەوە هاتوون بە تایبەتی ئەم ئێوارە کۆنسێرتێکی خۆشمان کە ساز کرد بۆ یەکەم ڕۆژی پاییز. ئەنی بەڕاستی خەڵک زۆر بێتاقەتە، خەڵک زۆر جەنجاڵە، خەڵک زۆر تر لە هەموو ڕۆکانەوە بە حەقیقەت ویستمان جێوێک و کەشێک دروستکەین بۆ خەڵکانی کێنێ ئێرە هەم بە بۆنی یەکەم ڕۆژی پاییز و هەم تۆزێ ئەو جەنجاڵی ژیانە بە جۆرە لە جۆرەکان خۆی موزیک و گۆرانی بەڕاستی خۆراکی ڕۆحە. بۆیە سوپاس بۆ کورسات تاوان کە ئەم دەرفەتەی قۆستەوە توانی کە ئەم ئیڤێنتە جوانە لێرا بکات و خەڵکی شارە حیاتەکە هەستەکەی خەڵکێکی زۆر هاتۆتە ئێرە بەڕاست. بەدەر لەوەش کۆبوونەوەیکی هونەرمەندان لەم ڕایڕووی یاکەر یەکتر تامبینی لەگەڵ ژمارەیەک لە هونەرمەندان ئەمە تا چەند دڵخۆشیە بۆ هونەرمەند کە بتوانن هەڵبەش بەیەکەوە کار بکەن و کۆنسێرت بکەن. بێگومان هەشت و بە جۆرێک خۆشی خۆی هەیە و ئێمە بەڕاستی هونەرمەندەکان ئەگەر لێرەشێک نەبینین بە تەلەفۆنیان مەسەلەن بەوە ئاگامان لێکە، بەڵام خۆشە لە جێوێکی وایە هەمومان بەیەکەوەین و یەک دوو ڕۆژ بێکەوە پرۆڤەمان کردووە ینی بەرکەوتنەکان بتوێنێتەوێت لەگەڵ هاوسنفی خۆتا لەگەڵ ئەو کەسانی کە هاوپیشەن بەیەکەوە بێگومان شتێکی خۆشە. گیری لەوە نەکردووە تۆ لە یەکێک لە بەرهەمەکان تا گۆرانێکی تایبەت بڵێیت بە سەرچنار و سلێمانی؟ وەکو مەقام هەمە، ینی مەقامێکی تایبەتم بەڕاستی بۆ سلێمانی و بە تایبەتی لە تێکستەکەیە ناوی سەرچناری تایە و ناوی زۆرێک لە گەڕەکەکانی شاری سلێمانی تایە. بۆ ناگەر دەرفەت بێتە پێشەوە بتوانین ئاوازێکی جوان و ئیشێکی جوان بێتە بەردەستم
بێگومان بە خۆشحاڵیەوە چونکە بەڕاستی سەسنار من لە کەسە بەڕێزەکانی ڕابردوو ئەو کەسانی تەمەنیان هەیە کە باسی سەسنارەکەن سەسنار تەخسێکی جوان و تەخسێکی تایبەتی خۆی هەبوو بەڕاستی دەزووە لە ڕابردووە بۆیە ئێستا هیوادارین ئەو کەش و هەوایی جاران بگەڕێتەوە بۆ سەسنار و خەڵک بە خۆشحاڵی گوزەری تیا بکات و گوزەری پیا بکات. ئێرە بە دەرفەت تێزانین ئەگەر وە کورتی وەڵاممان بیتەوانێ ئایا هونەرمە لوقمان سەلیم لە داهاتوە هیچ کار و پرۆژێکی هونەری نوێی ئەبێت؟ بەڵێ من ئێستا حاڵی حاضر خەریکی کارێکی کلیپم کە ئیشەکەم خۆشبەختانە تەواو کردو و ئاوازی خۆمە تایبەتمەندیەکی تایە ئەم ئیشە ئێمە گۆرانیمان بۆ زۆر شدوتۆ بەڕاستی بەڵام تا ئێستا گۆرانی نەوتراوە بۆ کەسێک بێگومان هەر کەسێک لە ئێمە کەسی ئازیزی خۆشەویستی دایکە باوکە خێزانە مناڵە ئیتر چی ناوئەنێ ئەوەی کە زۆر ئازیزە دڵتا کەسێک هەیە کە نەخۆشە یان لەسەر جێگەیە یان لە خەستدا نەخۆشخانەیە تۆ لێرە تکای بۆکی لای خی گەورەوە هیواداری کە ئەو کەسە بە زووترین کات سەر جێگە بەجێ بێڵە یان نەخۆشانە بەجێ بێڵ چاک بێتەوە جا خۆشبەختانە تێکستەکە تێکستی کاکە مازیارە مازیار فایق وتی لوقمان حەزەکەم ئەم ئیشە پێم خۆشە بەدەنی تۆ کارێکی بۆکە لە بەرەوەیش تێکستەکە زۆر ئازیزە لام و زۆر خۆشەوێت بەڕاستی منیش بە ئامانەتەوە لێم وەرگردووە هیوادارم کە لە ئایندەیە خۆشەویستان و ئازیزانی ئێمە ئەم ئیشیان بەدڵ بێ و لە موقعی تەسویلان ئیشەڵا لە ماوەیشی نزیکە کاری کلیپەکەشی تەواو بێ. سپاس بۆ تۆ میشە بەرهەم بیت زۆر سپاس دەکەین کە ئامادە بووی لەگەڵمانە. سپاس بۆ ئێوەش. وای کاتێکی خۆش لە هاویناواری سەرچنار خۆشەویستان گەرم و گوڕێکی زۆر هەیە لێرە گەنجان هەموو چین و توێشە جیاوازەکان هاتوونەتە هاوینە هەواری سەرچنار و بە دڵخۆشیەوە دەڕوانەوە ئەو کۆنسێرتە گەورە و تایبەتی کە دەستگای میدیای کورسات بۆ خەڵکو بۆ هەموو چین و توێشەکان بەبێ جیاوازیم دەرگای سەرچنار واڵایە تا درنگانی شەو بەڕووی هاوڵاتیان و خێزانەکانە دەتوانن بێن و گوێ لای گۆرانیە پڕ چێژ و خۆشەکانی هونەرمەندان بگرن. ئێستەیەکێکی تر لەو گەنجانەمان لەگەڵایەکە ئەمڕۆ هاتۆتە هاوین هەواری سەرچنار. سڵاو خاتونیان چۆن؟ زۆر سپاس بۆ بەڕێستان بە تایبەتی بۆ کەناڵەکەتان زۆر سپاستان دەکەین بۆم ئاهەنگە بەجددی ئاهەنگێکی زۆر خۆشە پرچێژە جا ئەمە یادێکە بۆ سەرچنار بەجددی ینی باوەڕم نەکرد کە ئەم یادە خۆش هەیە لە سەرچنار ئەو بیرمانە هێنێتەوانێت کە بە مناڵی یاخود کە گەنج بووینە سەرچنارمان بینیوە جەوێکی خۆشە فێنەکە من بە مناڵی هاتم بۆ ئێرە یادم چی بۆ ئێرە چی یاریەکە کردۆتۆ؟ وڵای تر یاری زۆر وەک دوو گۆڵێن اینجا دۆمینە باوکوان دۆمینەیان نەکرد لەمەکەی سەرچنارە لێ خوڕیوە؟ بەڵێ زۆر خۆش بوو اینجا کەش و هەوایەکی زۆر خۆشی هەیە بەجددی شوێنێکی فێنەکە گۆرانی خۆشی لێە خەڵکی لێ دەستەکانە خۆش بە هیوای بتوانین کاتێکی خۆش لەگەڵ توی چالاکیەکانیان کۆنسێرتە گەورەی شاری سلێمانی بەسەربەری. زۆر سپاس دەکەم زۆر سپاس بۆ ئێوە و بۆ کەناڵەکەشتان و بۆ گۆرانیەکەشتان و بۆ سەرچناریش. خێربێ سەرچاو دیارە ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیان لێرەن کە لێرە هاتوون گوێ لە گۆرانیەکان بگرن. سڵاو خاتون ئەمڕۆ بە جلوبەرگی کوردی جوانەوانێ هاتوویتە ئێرە پێم بڵێ تا چەند دڵە خۆشە تا چەند هەستێکی خۆشە یادی جاران بکەینەوە ئێمە؟ وڵی بەڕاستی من یادگاری زۆری مناڵیم هەیە لەگەڵ سەرچنارە جاران بە سەرچنار هەبوو یعنی بە مناڵی ئێمانێنا بۆ سەرچنار بۆ گەشت و گوزاری ئێمە هاتین بۆ سەرچنار سروشتێکی زۆر جوانە بەڕاستی جێوەیەکی خۆشی هەیە. خۆش بێ بەخێر بن سەرچاو. زۆر سپاس مەمنون. تەبان ترێخان لێرە ناژی ساڵانێکی زۆر ئێرەی جێشتۆ بەڵام نەشتەرگەریشی کردو ئەمڕۆ بە زۆر هەرهێنامە دەرەوە وتم بابێت لێرە ئەم جوانی سەرچنار ببینێت چکە بەڕاستی سەرچنار یادگاری تاک بە تاکی خەڵکی سلەیمانی توانین بڵێن هەمومان تەمەنمان گەورە بە یاخود بچووک لەناو سەرچنارە یادگاریمان هەیە. منم کات کە ئەچمە بەدیا بە سەیری ئەلبومەکەمە ئەڵێم ئەو ڕسمە لە سەرچنار گیراوە کە لەگەڵ دایکم باوکمان مناڵ بووماتم بێرە و خۆشحاڵانە ئەمڕۆ ئەم یادە جوانی تایە دەستخۆشی بۆ ڕێکخەرانی ئەم فیستیڤاڵە شتێکی جوانە ئینشەڵا هاتنی پاییزیش
هاتنی وەرزێکی خۆشی و ئاسوودەی بێ بۆ هەموو تاکێک لەگەڵ وەرینی گەڵاکانی پاییزە ئینشاڵڵا ئێوەش خەمەکانتان هەڵوەرێت. دەستەکانە خۆش بێ زۆر سپاس بۆ وتە جوانەکانتان هیوادارین کاتێکی خۆش بەسەر بەرن بەڵێ دیارە گەرمگوڕی هاوڵاتیان زۆرە لێرە و بە درێژایی کۆنسێرتەکە هاوڵاتیان دێن و یادگارێکی خۆش دووبارە تۆمارەکەنەوە لە سەرچنار. من ئێستا دەگەڕێمەوە بۆ ستۆدیۆ ئەگەر ئێوە شتێکتان مابێ تا درەنگانی شەو کۆنسێرتەکە بەردەوامی هەیە و جارێ هونەرمەندانی دیکە ماون کە گۆرانەکانی خۆیان پێشکەشکن و هەڵبەتان لێرە خێزانەکان کەشێکی خۆش بەسەرە بەر لێرە.